بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. عزیزانو خوشویستان، سلام و رحمت و مهربانی خدای پروردگارتان لسر بیت. خوشحالم که جارێکی دیکە لە بەرنامەی سەرفرازان پێتان دەگەمەوە. ئومێدمان وایە کە ئەو بەرنامانە جێگەی ڕەزامەندی خدای پەروەردگار بن بەر لە هەموو شتێک و پاشانیش ببنەمایەی سوود و کەڵک بۆ هەموو لایەکمان. یەکێکی دیکە لەو کەسانەی کە سەرفراز دەبن لە دنیادا بەختەوەرن و لە قیامەتیشدا سەرفرازن بەهۆی دەستگرتنیان بە شەریعەتی ئیسلامەوە، ئەو کەسانن کە زۆر دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار، ئەو کەسانن کە زوو دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار، ئەو کەسانن کە گوناه و تاوانێک دەکەن ئەگەر هەڵەیەکی شوکەم و کوڕیەکیشیان هەبێت زوو دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار و زۆر دەگەڕێنەوە بۆ لای خوای گەورە. نایەڵن ژەنگ و ژاری گوناه و تاوان بە دڵیانەوە بنووسێت و زۆر بێت لەسەر دڵیان ژەنگ و ژاری گوناه و تاوان کۆ بێتەوە، زوو تەوبە دەکەن و دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. ئەو کەسانە سەرفرازن لە ڕۆژی قیامەتە. بۆچی؟ چونکە ئەو کەسانە خۆشەویستی خوای پەروەردگارن. خوای گەورە دەفەرمێت ئین الله یحب التوابین. خوای پەروەردگار کەی خۆش دەوێت؟ ئەو کەسانەی کە زۆر دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار و زوو دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار کاتێک گوناه و تاوانێک دەکەن. ئەو کەسانەی کە دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار خۆشەویستی خوای پەروەردگارن. خوای گەورە زۆر خۆشحاڵ دەبێت بەوەی کە بەندەیەک دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. پێغەمبەر صلی الله علیه وسلم نمونەیەکمان بۆ دێنێتەوە، بەسەرهاتێکمان بۆ باز دەکات بۆ ئەوەی ئێمە تێبگەین ئەو کەسەی دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار خوای گەورە چەندە ئەو کەسەی خۆش دەوێت و چەندە خۆشحاڵ دەبێت بەگەڕانەوەی بەندەکان. لە فەرمایشێکدا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاماژە بەوە دەکات، دەفەرمێ خوای پەروەردگار زۆر خۆشحاڵترە لەو کەسەی کە لە بیابانێکدا دەڕوات وەڵاخێکی پێیە، نان و ئاوەکەی لەسەر وەڵاخەکەی بار کردووە، لەپڕ ئەو وەڵاخەیە دەڕوات و خۆی ون دەکات لە خاوەنەکەی، هەرچەندە خاوەنەکەی لەو بیابانە دەگەڕێ بۆ ئەوەی کەم وەڵاخەکەی بدۆزێتەوە بەڵام نایدۆزێتەوە، تاوەکو وای لێ دێت نائومێد دەبێت لە دیتنەوەی وەڵاخەکەی. ئەنجا لەژێر سێبەری دارێک ئیسراحەت دەکات و دەخەوێت، نائومێد دەبێت لەوەی کە وەڵاخەکەی بدۆزێتەوە، بۆ خۆی ئیسراحەت دەکات لە بن سێبەری دارێک، نائومێد بووە، نان و ئاوی پێ نییە لەو بیابانە، چۆن دەڵێی تەمای لە خۆی ناوە کە لە برسان بمرێ و لە تیونان بخنکێت، لە پڕ کە چاو دەکاتەوە وەڵاخەکەی بە نان و ئاوەکە بەسەرسەریەوە وەستاوە. ئەوەندە خۆشحاڵ دەبێت ئەو کەسا. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاماژە بەوە دەکات، دەفەرمێت ئەو کەسا هێندە خۆشحاڵ دەبێت لە خۆشحاڵیان قسەیەک دەکات کە هەڵەیەک دەکات، لە جیاتی ئەوەی کە دەڵێ ئەی خوای پەروەردگار ئەتۆ خوای منی ئەمن بەندەی تۆم، قسەکە بەعەکسەوە دەکات و هەڵە دەکات. خوای پەروەردگار لێی ناگرێت لەبەرەوەی لە زماندا ئەو کەسە کاتێک کە قسە دەکات هەڵە دەکات، ئەو کەسە لە خۆشیان ئەو هەڵە گەورەیە دەکات. جا ئەو کەسە چەندە خۆشحاڵە بە بینینەوەی وەڵاخەکەی، بە هاتنەوەی وەڵاخەکەی و نان و ئاوەکەی. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم خوای پەروەردگار زۆر خۆشحاڵترە بەوەی کە بەندەیەک لە بەندەکانی دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار و تەوبە دەکات. ئەو نمونە بۆ ئەوەیە کە ئێمە تێبگەین خوای گەورە چەندە پێی خۆشە کە بەندەکانی تەوبە بکەن و بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. ئەو کەسانەی دەگەڕێنەوە بۆ لای خوای گەورە زۆر دەگەڕێنەوە، ئەو کەسانە بەختەوەرن و ئەو کەسانە خۆشەویستی خوای پەروەردگارن. خوای پەروەردگار پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاماژە بۆ دەکات و دەفەرمێت لە هەموو کاتێکدا لە شەودا دەستی واڵایە و دەرگای کراوەیە بۆچی؟ بۆ ئەوەی بەندەکانی تەوبە بکەن. ئەگەر ئینسان لە ڕۆژێدا گوناه و تاوانێ بکات بەڵکو لە شەودا بگەڕێتەوە، لە ڕۆژێدا دەرگای کراوەیە و دەستی واڵایە بۆ ئەوەی کە ئینسان لە شەودا گوناه دەکات لە ڕۆژێدا تەوبە بکات و بگەڕێتەوە، حتا وەکو ڕۆژی قیامەت ئاوا خوای پەروەردگار دەرگا کراوەیە. ولله المثل الأعلى. جاری وهەیە بەرپرسێک کەسێک سەرۆکی دەوڵەتێک لە ساڵیدا یەک جار لێبوردنێکی گشتی دەردەکات. ولله المثل الأعلى. بەڵام خوای پەروەردگار هەموو کاتێک هەموو ساتێک دەرگای کراوەیە بۆ بەندەکانی بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە
حتا وەکو ڕۆژی قیامەت خوای پەروەردگار هەمیشە دەرگای کراوەیە. خوای گەورە زۆر خۆشحاڵە با تەوبە و گەڕانەوەی بەندەکانی. نمونەیەک هەیە کە زۆر جێگەی دەرس و پند و هەروەها هەڵوێستە لە سەرکردنەکە لە کتێبی ئەتەوابین داهاتووە کە پێی دەڵێن چیرۆک و بەسەرهاتی عەکبەری کوردی. ئەو پیاوێک بوو کە خەریکی دزیکردن و ئەوانە بوو خەریکی ڕێگەری بوو لەگەڵ چەند کەسێکدا. بۆیە ئەوانەی کە لەگەڵی بوون چەند کەسێکی لەگەڵدا بوون ڕۆژێکیان کاتێک کە سەرنج دەدات باڵندەیەک دەچێتە ناو کونی دارێک و دارێکی کلۆر و کون بووە هەر هەندێک خواردن دەبا دەچێتە ئەوێ خواردنەکە دادەنێ و دەگەڕێتەوە دیسان دێتەوە بۆ ئەوێ کە تەماشا دەکات بزانی نهێنی ئەوە چییە تەماشا دەکات مارێکی کوێر لە ناو ئەو دارەیەدایە ئەو باڵندەیە خوای گەورە موسەخەری کردووە بۆ ئەوەی کە خواردن بۆ ئەو مارە ببات خواردنی بۆ دابین بکات. لەو کاتەیەدا بەخۆیدا دەچێتەوە دەڵێ باشە ئایا ئەمن لە لای خوای پەروەردگار کەمترم لەو مارەیە خوای گەورە باڵندەیەکی بۆ موسەخەر کردووە بۆ ئەوەی کە خواردنی بۆ بێنێت. یەکسەر تەوبە دەکات و دەگەڕێتەوە ئەوانەی کە لەگەڵیشیدان هەمویان تەوبە دەکەن و دەگەڕێنەوە. دوایی دەیانەوەی حەج بکەن و بەرەو ماڵی خوای پەروەردگار بەڕێ بکەون. کاتێک کە بەڕێ دەکەون لە ڕێگای حەجدا دەگەن بە گوندێک ئافرەتێکی بەتەمەن و پیرەژنێک لەسەر ڕێگایان ڕاوەستاوە. کاتێک کە عەکبەری کوردی لە پێشەوە دەبێت دەگات بەو ئافرەتەیە پێی دەڵێت ئەو ئافرەتەیە پێی دەڵێ عەکبەری کوردیتان لەگەڵە دەڵێ بۆچیتە من عەکبەری کوردیم دەڵێ وەڵا ئەو دەستە جلەیەم هێناوە دەستە جلێکی بەدەستەوە دەبێت ئەو دەستە جلەیەم هێناوە بۆ ئەو پیاوە. کاتێک کە لێ دەپرسێ نهێنی ئەوە چییە پێی دەڵێت پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خەومدا پێی وتومە و فەرمانی پێکردوم کە ئەو دەستە جلە بۆ تۆ بێنم. دەفەرمێ پێی دەڵێت کوڕێکم هەبوو کە گەنج بوو زەماوەندی تازە کردبوو ژنی مارە بڕی بوو بەڵام پێڕا نەگەیشت بیگوازێتەوە خوای پەروەردگار بۆ لای خۆی بردیەوە. ئەو دەستە جلە هی ئەو پیاوە بوو هی ئەو کوڕم بوو بۆ زەماوەند ئامادەی کردبوو بەڵام پێڕا نەگەیشت. لە خەومدا پێغەمبەری خوان بینی صلی الله علیه وسلم هاتە خەونم فەرمووی بڕۆ ئەو دەستە جلە بۆ عەکبەری کوردی ببە چونکە تۆبەی کردووە و گەڕاوەتەوە بەلای خوای پەروەردگار و خوای گەورە خۆشی دەوێت. سبحان الله الله ئەکبەر چەند گەورەیە ئەو کەسەی تەوبە دەکات دەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە بزانە خوای گەورە چۆن خۆشی دەوێت چۆن سەرفراز نابێ ئەو کەسە ئەوانە سەرفرازن کە دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. لە خەویدا پێغەمبەر صلی الله علیه وسلم دێتە خەونی فەرمانی پێ دەکات ئەو دەستە جلە ببات بۆ ئەو کەسەی کە تەوبەی کردووە و گەڕاوەتەوە بۆ لای خوای پەروەردگار. دەی ئەو بەسەرهاتە ئەومان پێ دەڵێت ئینسان کە تەوبە دەکات دەگەڕێتەوە لای خوای گەورە خوای پەروەردگار پێویستی بە ئێمە نییە بەڵام لە گەورەی و چاکەی خۆی ئێمەی خۆش دەوێت بەهۆی گەڕانەوە و تۆبەکردن. ئەو کەسەی کە دەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە خوای پەروەردگار خراپەکانیشی بۆ دەکات بە چاکە. خوای گەورە دەفەرمێت إلا من تاب وآمن وعمل صالحا ئەو کەسەی دەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە تەوبە دەکات و هەروەها کار و کردەوەی باش دەکات دەفەرمێ فأولئك يبدل الله سيئاتهم حسنات ئەو کەسانە خوای گەورە خراپەکانیشان بۆ دەکات بە چاکە دەیانگۆڕێت بە چاکە. سبحان الله ئەو گەورەیە ئەو ڕەحم و بەزەی خوای پەروەردگارە چەندە زۆرە خراپەکانیشت بۆ دەکات بە چاکە بەهۆی تەوبەوە. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم والتائب من الذنب كمن لا ذنب له ئەو کەسەی دەگەڕێتەوە لە گوناه و تاوانان وەکو ئەوە وایە کە هەر گوناه و تاوانی نەکردبێت. سبحان الله پاک دەبێتەوە باڵانسی گوناحەکانی سفر دەبێتەوە نەک هەر ئەوە گەورەتریش گوناه و تاوانەکانیشی دەبن بە چاکە. بۆیە بەڕاستی ئەو کەسەی کە دەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە زۆر خۆشەویستە لە لای خوای پەروەردگار بەختەوەر دەبێت وە سودمەند دەبێت بە چەند فەزڵ و چاکە و موژدەیەک لە لای خوای پەروەردگار. ئەو کەسەی دەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە سەرفراز دەبێت لە دنیا و لە قیامەتدا. خوای گەورە دەفەرمێت وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون توبە بکەن و بگەڕێنەوە لە هەموو گوناه و تاوانێک ئەی مسلمانان لە هەر گوناه و تاوانێک کە کردوتانە لە هەر کەم و کوڕەیەک کە هەتان بووە لعلكم تفلحون بەڵکو ئومێد وایە بەهۆی ئەو تەوبە و گەڕانەوەیە سەرفراز بن و خوای گەورە سەرفرازتان کات لە دنیا و لە قیامەت. ئەو کەسەی دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار خوای گەورە موژدەی بەهەشتی پێداوە
لفرميت خواي پروردگار لقرآن پیروز دا يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا أي أو كسانيك إيمان دارن بقرين وبولاي خواي پروردگار وتوبيك نصوح بكن لهمو گناه تاوانك بيك جاريك ديكن نقرين وسر گناه تاوان أقرواتان كت عسى ربكم أن يكفر عنكم سيئاتكم خواي قورا گناه تاوانا كانت عند صريتوا ويدخلكم جنات تجري من تحتها الأنهار خواي پروردگار دتان خاته بهشتك كروبار بجير كوشككاني دا دروات پر لناز و نعمته بهوي او قرانوتان خواي قورا لقناها كانشتان خوش دبيت دتان باتنا او بهشت پر ناز و نعمتش خواي قورا بمان قاري لو جورا كسانا انجا خواي پروردگار زور خوش حالا كاتي كبندكاني دقرينو بولاي خواي پروردگار بانك من دكات اموشگاري من دكات كبقرينو لهم گناه تاوانك خواي قورا لي خوش بوا خواي پروردگار ده فرميت قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله أي أو كساني كزيد وريويتان كردوا لقناه تاوان دا أي أو كساني كقناه تاوان وكمكريتان هبوا لا تقنطوا من رحمة الله لبزيو رحمة خواي پروردگارنا أميد نبن بوتي چونك إن الله يغفر الذنوب جميعا خواي پروردگار لهمو گناهك خوش دبيت هر گناه تاوانك كردوا بقري وبولاي خواي پروردگار أي أو كسي كتا استا توبت نكردوا تا استا دست لگناه تاوان دايا ورا والامي بانگوازي خواي گور بدوا خواي پروردگار لهمو گناه كانت خوش دبيت خواي گور خوي بانگ من دكات إن الله يغفر الذنوب جميعا لحمو گناهك خواي پروردگار خوش دبيت إنه هو الغفور الرحيم براسي خواي پروردگار غفورة براسي خواي پروردگار رحيمة بخشندية برانبر ببندكاني برانبر بأيماش والامي بانگوازي خواي پروردگار بدينوا لفرمايشتي قدسي دا خواي پروردگار دا فرميت يا عبادي أي بندكانم أي أو كسيك خود ببندي خواي پروردگار دزاني إنكم تخطئون بالليل والنهار وأنا أغفر الذنوب جميعا سبحان الله چند قوري خواي قوري دا فرميت ايوه گناه تاوان دكن بشو بروش بلام امن لهم گناهك خوش دبم ورن بقرنوا فاستغفروني اغفر لكم داوای لبردنم لب كان بقرنوا بولاي من خواي قوري دا فرمي ليتان خوش دبم داي اي انسان اي بندي خواي قوري اي او كسي كتوبت نكردوا والامي بانگوازي خواي قوري بدوا خواي قوري بانگ من دكا دا فرمي لشو روش دا ايوه گناه تاوان دكن بلام داوای لبردنم لب كان بقرنوا بولاي من ليتان خوش دبم لهم گناه تاوانا كانتان لفرمايشتكي دي كده كار فرمايشتكي قدسية خواي پروردگار دا فرميت يا ابن آدم لو بلغت ذنوبك عنان السماء ثم استغفرتني غفرت لك اگر گناه تاوانا كانت هتاوكو تشاو دبينيت بأندازي اوي كتشاو دبينيت ياخد بأندازي اوي كهوركان دورن ياخد بأندازي آسمان گناه تاوان تان هبيت بلام داوای لبردن لمن بكن ليتان خوش دبم حساب بأونا كم كگناه تاوان تن كردوا ياخد دا فرمي بپري او زوية گناه تاوان تن کرد بيت بلام بقرنو بولاي من ليتان خوش دبم بقرنو توبه بكن و پشيمان ببنو لگناه تاوان دايت شلو قورتر هيا او خوايت شند برحمة شند ببزية برانبر بإيما بانگ من دكات بو اوي بقرنو بولاي خواي پروردگار هر چند گناه تاوان من زور بيت خواي پروردگار لي خوش بوا لهمو گناه تاوان كان خوش دبيت انجا زو قرانو و زور قرانو بولاي خواي پروردگار صفتي پیغمبران صلاة والسلام خواي گوريان لسر بيت كحيج كسيق لپیغمبران پايا برسترو گورتر نيه لسر روز زوي پیغمبران زور قرانو بولاي خواي گورا او پیامك ايمش بروشوني او پیغمبران دابرين شاو لپیغمبران بكين خواي پروردگار دا فرميت ووهبنا لداود سليمان نعم العبد إنه أواب خواي پروردگار باسي داود پیغمبر دكا دا فرمي او بنديك نعم العبد شاكترين بندبوا يكي لصفة كاني شبوا إنه أواب زور قراوته أواب كصيغي مبالغة يعني زور قراوته بولاي خواي پروردگار يعني زو قراوته بولاي خواي پروردگار نيهشتو گناهيكي كردوا اگر كمو كريكي شي هبيت لدلي دابا بيت جنگوجار زور قراوته بولاي خواي پروردگار بويا پیغمبر ده فرمي صلى الله عليه وسلم امن
لە ڕۆژێدا 100 جار زیاتر لە 100 جار داوای لێبوردن دەکەم و دەگەڕێمەوە بۆ لای خوای پەروەردگار. ئەو پێغەمبەرە خوای گەورە لە گوناهی ئەوەل و ئاخیری خۆش بووە، بەڵام 100 جار ڕۆژێ دەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە. ئێمە زۆر پێویستیمان بە زیاترە کە بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە و زۆر تەوبە بکەین و بۆ لای خوای پەروەردگار بگەڕێنەوە لە هەموو گوناه و تاوانێک تەوبە بکەین. ئەنجا هەندێک لە سوودەکانی تەوبە باس بکەین بە کورتی. ئینسان کە تەوبەی کرد چه سوودێکی دەست دەکەوێت؟ زۆر شتی دەست دەکەوێت، بەڵام هەندێکان بە کورتی باز دەکەین. یەکەم تەوبە و گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار گوناه و تاوانەکانی ئینسان ڕەش دەکاتەوە و دەکوژێنێتەوە. وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم التائب من الذنب كمن لا ذنب له. ئەو کەسەی دەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە وەکو ئەوەی وایە کە هیچ گوناه و تاوانی نەکرد بێت. دووهەم لە سوودەکانی گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار دڵ و دەرونی ئینسان پاک دەکاتەوە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئینسان وەختێ گوناه و تاوانێک دەکات خاڵێکی ڕەش لەسەر دڵ و دەرونیدا پەیدا دەبێت. ئەگەر گەڕایەوە بۆ لای خوای گەورە و تەوبەی کرد ئەو ڕەشاییە ئەو خاڵە ڕەشە لەسەر دڵ و دەرونی نامێنێت و دڵ و دەرونی پاک دەبێتەوە. بەڵام ئەگەر تەوبە نەکە وردە وردە ئەو خاڵە ڕەشانە زیاد دەبن. ئەنجا ئەو تەوبە و پەشیمانیە دڵ و دەرونی ئینسان پاک دەکاتەوە لە گوناه و تاوان و لە ژەنگ و ژاری گوناه و تاوان. ئینسان وەختێک دەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە دڵ و دەرونی پاک دەبێتەوە لە گوناه و تاوان بۆ هۆی ئەو تەوبە و گەڕانەوەیە. سێهەم لە سوودەکانی گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار ئەوەیە کە گەڕانەوە بۆ لای خوای گەورە هۆکاری ژیانێکی ئاسوودە و کامەرانە، هۆکاری بەختەوەری ئینسانە لە دنیادا. بۆیە خوای گەورە دەفەرمێ وأن استغفروا ربكم ثم توبوا إليه. بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە داوای لێبوردنی لێ بکەن، بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگارتان یومەتیعکم مەتاعا حەسەنا إلى أجل مسمى. خوای گەورە بە ژیانێکی چاک و پاک و ڕێک و پێک دەتانژێنێ هەتا وەکو کاتێکی دیاریکرا ويؤتي كل ذي فضل فضلا. و هەموو چاکەیەکیش دەدات بەو کەسانەی کە خاوەن چاکەنە و خاوەن فەزڵن، چاکەیان پێدەدات، ژیانێکی خۆش و ئاسوودە و کامەران بەو کەسانە دەدات کە دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. چوارەم لە سوودەکانی گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار هۆکاری ڕزق و ڕۆژزی و ژیانێکی ئاسوودە و کامەرانە. هۆکاری ڕزق و ڕۆزیە. پیاوێک دێتە لای حەسەنی بەسڕی پێی دەڵێ قوربان وشکە ساڵیە و بارانمان بۆ نابارێنێت چی بکەین قوربان؟ پێی دەڵێ زۆر ئەستەغفر الله بکە و تەوبە بکە و بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار. پیاوێکی دیکە پێی دەڵێت قوربان منداڵمان نابێت چی بکەین باشە بۆ ئەوەی کە خوای گەورە منداڵمان پێ بدات؟ دەفەرمێت تەوبە بکە و ئەستەغفر الله بڵێ و زۆر بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار. کەسێکی دیکە دێت دەڵێ قوربان بێستان و باغ و باغاتمان شین نابێت چی بکەین بۆ ئەوەی کە ڕزگارمان بێت لەوەی کە باغ و باغاتمان وەکو پێویست نابێت و هەروەها شین و سەوز نابێت. هەر پێی دەڵێ ئەستەغفر الله بکە. پیاوێکی دیکە پێی دەڵێت قوربان سکاڵای هەژاری فەقیری لەلا دەکات، هەر پێی دەڵێ ئەستەغفر الله بکە و بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار. ئەنجا عەرزی دەکەن قوربان چوار کەس پرسیاریان لێ کردی، هەر یەکە و پرسیارێکی جیاواز کەچی بۆ هەر چواری وتت بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە و ئەستەغفر الله زۆر بکەن. حەسەنی بەسڕی لە وەڵامدا دەڵێ قوربان من لە خۆمەوە نەموتووە خوای گەورە چی دەفەرمێت فقلت استغفروا ربكم إنه كان غفارا. بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار، خوای گەورە زۆر لێخۆش بووە و میهرەبانە. ئەگەر واتان کرد يرسل السماء عليكم مدرارا. خوای پەروەردگار بارانێکی بەخوڕ و بارانێکی پڕ بەرەکەتتان بۆ دەبارێنێت، بێستان و باغ و باغاتتان پێشین دەبێت. ئەنجا ويمددكم بأموال وبنين. خوای پەروەردگار ماڵ و سامانیشتان پێدەدات و منداڵیشتان پێدەدات. ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا. و هەروەها خوای پەروەردگار باغ و باغات و هەروەها ڕووباری زۆر و ئاوی زۆریشتان پێدەدات کە هەموو ئەوانە کە پرسیاریان کرد وەڵامەکەیان لەو ئاەتەدا کە حەسەنی بەسڕی پێیان دەڵێت وەڵامەکەیان لەو ئاەتەدا دەست دەکەوێت. پێنجەم لە سوودەکانی گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار بریتیە لە سەرفرازی دنیا و قیامەت، بریتیە لە بەهەشتی خوای پەروەردگار، بریتیە لە بەهەشتی پڕناز و نیعمەتی خوای گەورە ئەو کەسانەی کە دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. خوای گەورە دەفەرمێت فأما من تاب وآمن وعمل صالحا. ئەو کەسەی دەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە تەوبە دەکات لە هەموو گوناه و تاوانێک کردەوەی باش دەکات و ئیماندارە فعسى أن يكون من المفلحين. ئومێد وایە
كبهوي أو توبة وقرانا وكردوي باشا وإيمانا كسيك بيلو كساني كسر فراز دبن كواتا أو كسيد قريته وبولاي خواي پروردگار أو كسا سرفرازة خواي قورة دفرمي أمد واي عصا أقر خواي قورة باسي كرد خواي پروردگار بو بندكي جبجي دكاتو دهينة دي أمد واي أو كسا سرفراز بيد كتوبة دكاتو دقريته وبولاي خواي قورة لآياتك دي كده دفرميت إلا من تاب وآمن وعمل صالحا أو كسيك توبة دكاتو دقريته وبولاي خواي پروردگار وإيمان دينيت وهروها كارو كردوي باشا دكاد فأولئك يدخلون الجنة أو كسانا پاداشتيان أويا أو سودي توبة أويا وپاداشتي أو كسانا أويا أو كسانا خواي قورة ديان خاتنا وبهشت بهشتي برناز ونعمت أو بهشتيك همشتيك ليا أو بهشتيك إنسان حرشيك بخيالي دانهات ولو بهشت دا خواي پروردگار بو بندي خوي آمادي كردوه وهروها آمادي دكاتو ببندي خوي ديدات فأولئك يدخلون الجنة خواي قورة فرميد أو كسانا خواي قورة ديان خاتنا وبهشتو ولا يظلمون شيئا استمع لنا كريد أويك كردويانا خواي قورة بتشاكتريج لويك كردويانا پاداشتيان داداتو ونازو نعمتي بهشتيان بعطا دكات لآياتك دي كده خواي پروردگار فرميد وأزلفت الجنة للمتقين غير بعيد بهشت بوكيا نزيك لكي لتقوى دار لإنسان كبارز لسنوركاني خواي پروردگار دكات دفرمي هذا ما توعدون لكل أواب حفيظ هذا ما توعدون أو بهشتا برناز نعمتا خواي پروردگار بوكي آماده كردوا وعدو بليني بوكيا أو وعدو بلينا بوكيا وعدو بلين بكي دراوا لكل أواب حفيظ بو أو كسيك يكيك لصفتكاني أوي أواب زور دقرته بولاي خواي پروردگار حفيظ پارێزەری سنوورەکانی خواي پەروەردگارە ئەو بەهەشتە بۆ کێیە بۆ ئینسانێک کە خواي گەورە ئامادەی کردووە کە زۆر دەگەڕێتەوە بۆ لای خواي پەروەردگار تەوبە و پەشیمانیدا دەبڕێت لە هەر گوناه و تاوان و کەم و کڕیەک کە هەیبووە زۆر دەگەڕێتەوە بۆ لای خواي پەروەردگار و هەروەها زوو دەگەڕێتەوە بۆ لای خواي پەروەردگار دەی باوەریا بین خواي پەروەردگار غەفور و ڕەحیمە بەڵام بەرامبەر بکێ وإني لغفار لمن تاب خواي گەورە دەفەرمێت من زۆر لێ خۆش بووم بەڵام بۆ کێ لیمەن تابە بۆ ئەو کەسەی کە دەگەڕێتەوە بۆ لای خواي پەروەردگار ئەگەر ئینسان بیەوێ خواي گەورە لێی خۆش بێت دەبێ ئینسانی ڕوو لە خوا بێت دەبێ ئینسانی زوو بگەڕێتەوە بۆ لای خواي پەروەردگار دەبێ ئینسان لە خواي گەورە بێباگ نەبێ و لە خواي پەروەردگار بێ ئاگا نەبێت وآمن وعمل صالحا ثم اهتدى ئەو کەسەی کە دەگەڕێتەوە بۆ لای خواي پەروەردگار و ئیمان دێنێ و کار و کردەوەی چاکە دەکات و ڕێگای ڕاست دەگرێت خواي گەورە بەرامبەر بەو کەسانە لێ خۆش بووە دەی بەڕاستی ئەو دەرەنجامی کۆتایی ئەو بابەتەش ئەوەمان پێ دەڵێت ئەو کەسانەی کە تەوبە دەکەن و زۆر دەگەڕێنەوە بۆ لای خواي گەورە ئەو کەسانە خۆشەویستی خواي پەروەردگارن ئەو کەسانە خواي پەروەردگار خۆشی دەوێن ئەو کەسانە کەسانێکن خواي گەورە سەرفرازیان دەکات ئەو کەسانە کەسانێکن خواي پەروەردگار بە بەهەشتی پڕناز و نیعمەتیان شاد دەکات ئەگەر ئینسان بیەوێ خواي گەورە لێی خۆش بێت خواي پەروەردگار بیخاتە ناو بەهەشتەوە خواي پەروەردگار سەرفرازی بکات دەبێ بگەڕێتەوە بۆ لای خواي گەورە لە هەر گوناه و تاوانێک لە هەر کەم و کڕیەک کە هەمان بووە خواي پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی بمانگەڕێ لەو کەسانەی کە سەرفراز دەبن لەو کەسانەی کە کەم و کڕیەکیان هەیە زوو دەگەڕێنەوە بۆ لای خواي گەورە و زۆر تەوبە دەکەن و دەگەڕێنەوە لە هەموو گوناه و تاوانێک خواي پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی سرفراز وعاقبة خير دنيا وقيامت ممكات آمين وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.